بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەراز و خۆشەویستەکان خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوە یاز و خۆشەویست گەیشتمەوە بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک بۆچی گرنگە سەردانی بنکەی دەنگدەران بکرێت دیارە لەم دواییانەدا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان چەند جارێک لە کۆمەڵە کۆنگری ڕۆژنامەوانیدا ئاماژەی بۆ کردووە کە هاوڵاتیان بەر لە دەنگدانەکەی ئەم جارەی پەرلەمانی کوردستان بۆی کە هاوڵاتیان نوێنەرانی خوان بۆ پەرلەمانی کوردستان بنێرن پێویستە سەردانی بنکەکانی دەنگدان بکەن بۆچی پێویستە سەردانی بنکەی دەنگدەران بکرێت بۆ ئەوەی کە بزانن داخواناوەکانیان لە لیستی دەنگداندا ماوە بۆ پێی کە کۆمیسیۆن ئاماژەی بۆ کرد کە ئەمجاران لە هەڵبژاردنەکاندا کۆمەڵێک هاوڵاتی ئەوانەی کە تەمەنیان لە سەروی 90 ساڵیەوەیە ناوەکانیان سڕکراوە واتە بە شێوەیەکی هەمیشەییدا نەبراوە بەڵام سڕکراوە ناتوان دەنگدەن دەبێ هاوڵاتی خۆی سەردانی بنکەی دەنگدەران بکات بۆەوەی کە دڵنیا بێتەوە ئەوانەی کە بەتەمەنن وە کۆمەڵێک هاوڵاتی دیکە کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا ناتوانیوە بەشداری هەڵبژاردنەکان بکەن ئەمجارە ناوەکانیان خراوەتە ناو لیستی تۆماری دەنگدەرانەوە بۆەوەی کە دڵنیا بن ناوەکانیان خراوەتە ناو تۆماری لیستی دەنگدەرانەوە یاخود کۆمەڵێک پێداویستی دیکە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئەوەیە بۆچی گرنگە سەردانی بنکەی دەنگدەران بکرێت بۆ دۆزینەوەی ناوی خۆت بۆی کە دڵنیا بیت لەوەی کە ئەمجارە بەشداری هەڵبژاردنەکان دەکەیت یاننا ئێوە دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلەی کە لە ژێرەوەی شاشەی پێیامەوە دەردەکەوێت پەیوەندی بکەن وە سەرنج و تێبینی خۆتان لەسەر کۆی پرۆسی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت گرنگی سەردانی بنکەی دەنگدەران بکەن دەتوان پەیوەندی بکەن سەبارەت بەم تەوەرەیە لە ماوەکانی ڕابردوودا هەرێمی کوردستان کۆمەڵێک قۆناغی پرۆسی دیموکراسی بەخۆیەوە بینیەوە یەکەم قۆناغی پرۆسی دیموکراسی و هەڵبژاردن کە بەلووتکەی هەڕەمی دیموکراسی دادەنرێت لە ساڵی 92 ئەنجامدرا لە هەرێمی کوردستان لەو کاتەدا کۆمەڵێک هێزی سیاسی بەشداریان لە پرۆسەی دەنگدانەکەدا کرد و هەندێک لە هێزە سیاسیەکان بە شێوازێکی یەکسان دەنگەکانی هەرێمی کوردستان بەسەریاندا دابەش بوون و توانیان یەکەمین حکوومەت و یەکەمین پەرلەمانی کوردستان لەو ساڵەدا دروست بکەن و پێکی بهێنن لەو کاتەوە تاوەکو ئێستا چەند جارێکی دیکە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە 4 ساڵ لەمەو پێش هەڵبژاردن بۆ ئەنجومەنی بۆ پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە کۆمەڵێک هاوڵاتی و کۆمەڵێک هاونیشتیمانی کە هەریەکان لە بوارێکدا اختصاسات و تایبەتمەندیان وەرگرتووە چوونە پەرلەمانی کوردستان پەرلەمانتارەکانی خولی ڕابردووی هەرێمی کوردستان دابەش بوون بەسەر دوو بەرەدا بەرەیەکیان ئەوانەی کە سەربەدەسەڵات بوون و بەرەیەکی دیکەشیان ئەوانەی کە پێشتر لەو هێزانە بوون کە ئۆپۆزیسیۆن بوون هەڵبژاردنەکانی ئەم جارەی هەرێمی کوردستان زۆر جیاوازە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو هەڵبژاردنەکانی ئەم جارەی پەرلەمانی کوردستان بۆ پێی جیاوازەکە زۆربەی هێزەکان بەشداری تێدا دەکەن و دانەوێت کێبڕکێ بکەن لەسەر بەدەستهێنانی زۆرترین کورسی لە پەرلەمانی کوردستان بۆی کە لە کاتی تێپەڕاندنی پرۆژە یاساکان زۆرینەی کورسیەکان بەدەست بێنن لەلایەکەوە ئەو هێزانەی کە پێشتر معارەزەی دەسەڵات بوون بەشداری دەکەن و دانەوێت بەشداری ئەم پرۆسە دیموکراتیە بکەن بۆی کە بە شێوەیەکی یاسایی لە پەرلەمانی کوردستان ئەو ئایدیا و دیدگایی کە هەیەە بۆ حکومڕانی هەرێمی کوردستان کە جیاوازە لە هەردوو دەسەڵاتی پێشووتری هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا زۆرینەی پەرلەمانی کوردستانیان بەدەستە دانەوێت ئەم دیدگا و تێڕوانینەی بۆ حکومڕانی کە هەیەە بەم شێوازەی کە خۆیان دانەوێت واتە ئۆپۆزیسیۆن دەوێت بەم جۆرە حکومڕانی هەرێمی کوردستان بکرێت بەو پێی کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان باوەڕیان وایە کە حکومڕانی هەرێمی کوردستان لە ساڵی 92 کە یەکەم حکومەت و پەرلەمان پێکێنراوە تاوەکو ئێستا حکومڕانێکی سەقەت بووە و ئەم دوو هێزە وەکو پێوی سەرکەوتوو نەبوون و سیستەمی حکومڕانیەکان حکومڕانیەکی تەندروست و دروست نەبووە بەو پێی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابەش بوون بەسەر دوو بەرەدا بەرەیەکیان چینی دەوڵەمەند و چینی ئەوانەی کە سەرمادارن و چینی دووەمیشان چینی هەژار و فەخیرە بۆ پێی لە هەر وڵاتێکدا وەک باز دەکرێت ئەگەر هات و چینی وەسەط ئەوەی کە لە نێوان دەوڵەمەند و هەژاردایە بوونی نەبوو ئەمە نیشانەیەکی گەورەیە لەسەر ئەدای حکومڕانی ئەو وڵاتەوە نیشانی بوونی گەندەڵێکی گەورەیە بۆیە هێزە ئۆپۆزیسیۆنەکان باوەڕیان وایە لە ئێستادا باوەڕیان وایە لە ئێستادا ئەم جۆرە شکڵە و ئەم جۆرە
حکومڕانی هەرێمی کوردستان شێوازێکی زۆر کلاسیکی و ئێمە دەبێت ئەو لە وڵاتانی ئەوروپی و لە وڵاتانی هەرێماتی بکەین. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک سەبارەت بەوەیە کە بۆچی گرنگە ئێمە سەردانی بنکەکانی دەنگدانی هەرێمی کوردستان بکەین، تا چەند گرنگە تۆی هاوڵاتی سەردانی بنکەکانی دەنگدان بکەی بۆی کە بزانی ناوی خۆت لە بنکەکانی دەنگداندا هەیە یاخود لە بنکەی دەنگدەراندا ناوەکەت ماوە بۆی کە بەشداری لە پرۆسی هەڵبژاردنەکانی ئەم جارێ هەرێمی کوردستاندا بکەی یاخود نا. پێشتریش ئاماژەم پێکرد کە ئەم جارە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و ئەنجومەنی کۆمیسیاران لە چەند کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بە ئەوە کردووە کە کۆمەڵێک هاوڵاتی ناوەکانیان سڕ کراوە بۆ ئەوەی کە دڵنیابن ئەم جارە ناوەکانتان لە تۆماری دەنگدەراندا ماوە پێویستە سەردانی ئەم بنکانە بکەن. یەکەم پەیوەندی ئەمەڵقەی بەرنامەی دوانکەی خەڵک دایکی محەممەد لە سیروانەوە لەگەڵمانە. دایکی محەممەد سڵاوت لێبێت، بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەردامە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. سەلامەتیخوا زەحمەتی منێکێکیان ئەندانی کۆمەڵم بۆ نمونە دەنگ نەگەم بە کۆمەڵ هیچ نەتیجەیەک ناگۆڕێت. دایکی محەممەد، تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک سەبارەت بەوەیە کە تا چەند گرنگە سەردانی بنکەی دەنگدەران بکرێت بۆی کە هاوڵاتیان دڵنیا بن کە ناوەکانیان لە ناولیستی دەنگداندا ماوە بۆی لە هەڵبژاردنەکانی ئەم جارەی پەرلەمانی کوردستاندا هاوڵاتیان دڵنیا بن کە ناوەکانیان ماوە. بەڕێستان تا چەند ئەمە بە پێویست دەزانن هاوڵاتیان سەردانی بنکەی دەنگدەران بکەن؟ وەڵاهی من زۆر سارد بوومەوە لە دەنگدانی مەسەرەن دەنگدان کە بچم بۆ دەنگدان، یانی تەبیب بڕوا ماوەیە کە هەر نەتونزانم ناوەکەم هەیەیان نییە، یانی ئەو نەسارد بوومەتەوە. لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا بەڕێزت دەنگت داوە؟ بەڵێ دەنگم داوە مەسەرەن بۆی حیزبێکە خۆم ئەوەیە، بەڵام هیچ سەرەنجامێکی نەبوو. باز لەوە دەکرێت کە هێزەکانی دیکە زۆر جار ئیشان لەسەرەوە کردووە کە هاوڵاتی مەیوس وە هاوڵاتی نائومێدکەن لە پرۆسەی دەنگدان بۆی کە هاوڵاتی هیچ ئومێدێکی بە دەنگدان نەمابێ. بەڕێستان لەم بارەیەوە چی دەڵێن؟ پێویستە کە هاوڵاتیان هەر بەشدار بن وە کۆڵ نەدەن لەو پرۆسەی کە دەستیان داوەتە، یاخود ئەوەی کە هێزە دەسەڵاتدارەکان وەک دەوترێت دانەوێت بیپێکن؟ وڵی هەر دەنگ بدەی باشە سکاتێک لەبەر ئەوەی تۆ کابرێکی بەرامبەر بەوان هەر دەینی من خۆم ئەتوانم یانی بڵێم بڕیارم وایە بە خەڵک دەنگ بدا باشە تا دەنگ نەدا. ئەگەر دەنگ نەدا پێتان وایە کە دۆخی کوردستان دەبێت چی لێبێت؟ تۆ بڵێی پاشاگەردانی زیاتر دروست دەبێت؟ لەوە خراپترە بێ من بەهێنی خۆم هەر وەستنی سنووقی دەنگدان باشە تا نەبێت. بەڵێ سپاس بۆ دایکی محەممەد لە سیروانەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. بەڕێزان، یەکێکی دیکە لە هۆکارەکانی ئەوەی کە هەڵبژاردنەکانی ئەم جارەی هەرێمی کوردستان و بە تایبەت پەرلەمانی کوردستان کە جیاوازە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەوەیە کە لە هەڵبژاردنەکانی پێشتری ئەنجومەنی نوێنەرانی عراق هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان پێکران، بە جۆرێک لە جۆرەکان نائومێد کران، مەیوسکران لە پرۆسەی گۆڕانکاری لە ڕێگەی سیستەمی دیموکراسی و بە تایبەت لە ڕێگەی سیستەمی هەڵبژاردنەوە کە پێشتریش ئاماژەم پێکرد کە بلووتکەی هەڕەمی دیموکراسی لە ناو گەلانی دیموکراسی خوازدا زۆر جار ناو دەبرێت و شانازی پێوە دەکرێت. بۆچی؟ چونکە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا زۆر جار بەڵێ لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا کۆمەڵێک هاوڵاتی باس لەوە دەکەن کە نائومێد کراون، بەڵام هەندێکیان دەڵێن نەخێر ئەم پرۆسەیە دەبێت درێژەی پێ بدەین تاوەکو دەگاتە ئەنجام. کاک گەیلان لە ئاکرێوە لەگەڵمانە. کاک گەیلان فەرموو. کاک گەیلان لە ئاکرێوە لەگەڵمانە، بەڕێستان چیتان هەیە لە سەرتەوری بەرنامە فەرموون؟ وەڵڵاهی من دەڵێم ئەو دەنگدانە نەکرێ باشترە. بۆچی؟ بەخۆی ئەو دەنگدانە هەر مالی کورد تێدەچیدن، هەر کوڕی فەقیر تێدەچیدن، هەر شەهیدی تێدەچین. کاک گەیلان، بۆچی بەڕێستان نائومێد بوون لە پرۆسەی هەڵبژاردنەکاندا؟ ئەو هێزانەی کە ئۆپۆزیسیۆنن باس لەوە دەکەن کە
نەخێر دەبێ هاوڵاتیان باوەڕیان بە پرۆسەیەکی دیموکراسی لەم جۆرە هەبێت. بەدیلی ئەم پرۆسەیە بۆ گۆڕانکاری تونند و تیژیەوە هەرێمی کوردستانیش مانتووە تااقەتی تونند و تیژی نەماوە. بۆچی دەبێ ئێمە هاوڵاتیان هەان نەدەین لەسەرەوەی کە لە ڕێگەیەکی پرۆسەیەکی دیموکراسیەوە هەوڵی گۆڕانکاری نەدەن؟ کاکە جەنەوە هاوڵاتی هەموو بێبەش بوونە لە نانە بێ لە خواردنە بێ لە ئاوە بێ هاوڵاتی خۆر بەسەر سیفەتن لە دەنگدانەوە بێزار بووە نازانی بەری خۆی لە شێ بکاتە خەڵک برسیان نازانیت مە دەنگدانی بۆ چیە ئەگەر نانی نەبێ ئاوی نەبێتن. پێتان وایە ئەگەر بێت و هاوڵاتیان ساردانی بنکەکانی دەنگدەران نەکەن بۆ دۆزینەوەی ناوەکانیان وە بەشداری لە پرۆسی هەڵبژاردندا نەکەن بەگشتی ئەم دۆخە کە هەرێمی کوردستانی گرتوتەوە بەم شێوەیە چارەسەر دەبێت؟ بەڵکو بەشێک پێیان وایە کە گەیلان کە ئێمە دەبێت بەشداری بکەین وە بە دەنگەکان گۆڕانکاری دروست بکەین و ئەو جۆرە حکومڕانەتی کە خۆمان دەمانەوێت دروستی بکەین. سەرنجی تۆ وەکو هاوڵاتیت لەسەرەمە چییە؟ وەڵای من پێم باشە هەموو خەڵک بە پیر و بە جوان و بە گەنجەوە ساردانی بنکەکانی دەنگدان بکەن بۆی دۆزینەوەی ناوەکانیان بۆ ئەم چیز بەدەسەڵاتانە بڕوخێنن داکو ئەو دەنگدانەیە بە دەنگدانێکی سەرکەوتوو دابنێتن و ئاشتی لە کوردستان بینەوە. سپاس بۆ پەیوەندێکی بەڕێستان کاک گەیلان لە ئاکرێوە. کاک ئەحمەد لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک ئەحمەد فەرموون. کاک ئەحمەد هەموو کاتێکتان باش. کاک ئەحمەد بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوری بەرنامەکە؟ من گوێم لە دەنگتە. کاک ئەحمەد فەرموون. وەڵام تەوەرەگەتەوەرێکی گرنگە بەڵامی لەسەر دەنگانە بەڵام من لێرە وەکو خۆم وەکو عایلەی خۆم بۆ دەنگدان ناچین بۆ من کەی تۆماری دەنگدانیش ناچین لەبەرەوەی کە چین نەچین وەکو یەک وایە ئەمان هەر دەرەچن من دەنگ بۆم یا دەنگ نێم وەکو یەک وایە هیچ شتێرەیی من ناگۆڕێت بەس تەنیا بەرزکردنەوەی مەجموعەیە بەرپرس و بازرگان و ئەمانەی ژنایشتیکردنە لە مەساڵەحی کوردە نە بۆ پێشوونی کوردە جارێەوە حاڵی خۆیان ببینن بزانە تا ئێستا لە دەنگانەکەی کرەوە یەکیان گرتوتەوە پەرلەمان کراوەتەوە هەوڵیچیان بۆ خەڵکە مەعاشیان باش کرد. کاک ئەحمەد من دەمەوێت لە بەڕێستان بپرسم. زۆر باشە ئێمە هەمومان وا دابنێ کە بڕیارمان داوە کە سەردانی بنکەکانی دەنگدان نەکەین وە دەنگ نەدەین. ئایا ئەم دۆخەی کە ئەم پرسیارەکە هەمیشە دووبارە دەبێتەوە کە ئێستا هەرێمی کوردستانی تێدا بە واز لێهێنان بە ئەوەی کە ئێمە واز لە دۆخەکە بێنین چارەسەر دەبێت یاخود ئێمە هەر لەم دۆخەدا دەمێنینەوە بەڵکو ئەمە هەنگاوێک بێت و بەرهەمێکی هەبێت؟ کاکە گیان ئێمە ئەگەر باخوبان ئەگەر ئێمە دەنگیش بین هەرچا نابێت ئەگەر دەنگیش نین هەرچا نابێت یعنی دارێکمان پێ هەر دوو سەری پیکە تۆ نازانی چی بکەیت. چی وای کردووە کە بەڕێستان بەم جۆرە ناومێت بن؟ خۆ بەشێک لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن بڕیاریان داوە و هاوڵاتیان و لانگرانیان بڕیاریان داوە ئەکام پرۆسەی دەستیان داوەتێ کە گۆڕانکاریە لە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان ئەگەر چی بەرزی و نزمی زۆری تێدا ئەگەر چی ئەزیەت و ئازاری زۆری دەوێت و کارێکی ئاسان نییە بەو پێی کە لە وڵاتە پێشکەوتوەکانیش لە سەرەتادا بەتایبەت لە شۆڕشی فەڕەنسا دەکا شۆڕش هەڵگیرسا چەند ساڵێکیش دواتر بەم جۆرە پرۆسی دیموکراسی و خۆشگوزارانی وڵاتانی نەگرتبووە. چی وای لێوە کردووە کە بەم جۆرە ناومێت بن؟ پێتان وانییە کام پرۆسەی کە بەشێک لە هێزەکان دەستیان داوەتێ پرۆسەیەکی قورسەوە کارێکی زۆری دەوێت و هاوڵاتیانیش دەوێت تا دووە هەنگاوی ئەم پرۆسەیە لەگەڵ ئەم هێزانە بن؟ قوربان بیانێمە جارانە زانیی سێری شتەکانمانە کرد تەنها دوولایەنە بوو بەڵام ێستا سێرەکەی مەجموعەیە حیز بینیمان کە دروست بوون ئەوە گۆڕانە ئەوە نەوەی نوێیە نازانمەی کەس بەڕێوەیە ئەوان هیچیان پێ نەکرا ئەوان هەمووی بەندێکی پێشینانەیە ئەڵێ هەڵگرتنی بەردی گەورە نیشانەی ناویشت.
واتە گۆڕانکاریکردن لە حکومڕانی بەردێکی گەورەیە جا لەبەرەوە ئەمان زۆری گەورەیە چونکە ئازانیی ئەم دەسەڵاتە هێزیە ئەمە حکوومەتە هەمی حکومڕانیەکە هێزیە لا ناچێت یعنی لا ناچێتەوە لە ماوەیە تەمەشاقی بە شتێکەوەی گیرن تەمەشاقی ئەمە سەربەخۆیی بوو هەر سەری نەبێت ئەم دەنگانەیە هەر سەری نەبێت ئەمە دەنگانی شتری هەر سەر نابێت هەڤاڵیان کردووە بە پارێزگا بەی پارێزگا کە دایان کاگەڤاڵ چەندێکی مابوو دایان چەندێکی ما ئێستا هات کاگەڤاڵ چیەکا بۆ خەڵکە بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە شاری سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت بەڕێزان وەکو پێشتر ئاماژەم پێکرد کە بەشێک لە دەنگدەری هەرێمی کوردستان دیارە لە هەموو وڵاتێکدا بەتایبەت لە هەڵبژارنەکانی ڕابردووی رووسیا کە یەکێکە لە وڵاتە زلهێزەکانی عالم کە بە دووەم سەید العالەمدا دەنرێت لە ڕووی هێز و لە ڕووی پرۆسی دیموکراسی و پێشکەوتن و تەکنۆلۆژیا و ئابووری و لە هەموو ڕوویەکەوە ڕێژەی دەنگدان نەگەیشت بۆ لە سەدا 60 هاوڵاتیانی ئەو وڵاتە دیارە نوخبەیەکەن ڕێژەیەکەن لە ناو هەموو کۆمەلگاکاندا کە هەر لە بنچینەدا بڕوان بە پرۆسی هەڵبژاردن نیە بەڵام هێشتا ئەوانەی کە بڕوان بە پرۆسی هەڵبژاردن و بە پرۆسی دیموکراسی و گۆڕانکاری لە ڕێگەی هەڵبژاردنەوەی هەر زۆرترن و لە زۆربەی وڵاتاندا هەڵبژاردن تاکە ڕێگەی بەدیلی گۆڕانکاری و تاکە ڕێگەی بەدیلی سوڵتە و دەسەڵات و هێزەکانە. کاک هێرش لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک هێرش فەرموون. کاک هێرش سڵاوت لێبێت، بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ کاک هێرش بەڵێ هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە کاک هێرش پەیوەندەکەی پچراوە هەوڵ دەدەن تەمەنا دەکەن کە بتوانێت پەیوەندیەکەی وەربژیرێتەوە وە سەرنج و تێبینیەکانی خۆی لەسەر تەوەرەکە بڵێت. ئاماژەم بۆەوە کرد کە لە وڵاتانی پێشکەوتوش بەشێک بەتایبەت لە وڵاتانی پێشکەوتی وەکو ئەوروپا و فەڕەنسا کە بە دایکی دیموکراسی دادەندرێت و شۆڕشی پێشسازی لەو وڵاتەدا ئەمە کۆمەڵێک هەنگاونرا دوای ئەم پرۆسەیە بۆی کە وڵاتانە بکەونە سەرپەی خۆیان لە هەموو بوارەکانی ژیاندا، بۆیە ئێستا ئەوروپایەکی پتەوە بەهێز دروست بووە. بەڵام دیدگاکەیە کە دەڵێت لە ئەسڵدا هەڵبژاردن و گۆڕانکاری لە ڕێگەی هەڵبژاردن لە خۆڕەڵاتی ناوەڕاست و بەتایبەت لە ناو گەلانی خۆڕەڵاتی ناوەڕاست ئەگەرێکی لاوازە، بەڵام خۆشی ئەم جۆرە تێبینیە ئەگەرێکی لاوازە و ئەم جۆرە دیدێکی لاوازە، چونکە بەدیلی پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی دیکەی زۆرخورسە کە کوشت و کوشتاری تێدا دەکەوێتەوە کە میش جۆری ئینقلاب وە هەڵگەڕانەوەی لە دەسەڵات. کێمان لەگەڵە؟ کێمان لەگەڵە هاوکارانم ئەگەر باوکی ڕزگار لە هەولێرەوە فەرموو. باوکی ڕزگار. سلام علیکم. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاه. ئەو کاتە باش. هەموو کاتێکتان باش. باوکی ڕزگار، بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامەکە؟ پێتان باشە کە هاوڵاتیان سەردانی بنکەی دەنگدەران بکەن بۆی کە دڵنیا ببنەوە لەوەی کە ناوەکانیان هەیە بۆ هەڵبژاردنەکانی ئەم جارەی پەرلەمانی کوردستان؟ وەڵڵاهی بەڕێزم بەڕێی من وایە، یعنی لەوانەیە واز نەبێ، بەڵام هەموو خەڵک بەرزاری بکە، یان هیچ کەس بەرزاری نەکە، هیچ شتێک گۆڕانکاری بەسەر نایە، لەبەرەوەی خێزانە بەسەک هاتوونە و بەسەکیش نەبی ناڕۆن. زۆر باشە. ئەوانە باوەڕیان بە هەڵبژاردن نیە، ئەو هەموو هەڵبژاردن بە کەسی گۆڕانکاریە کرا. لە وڵاتانی پێشکەوتوودا هەمیشە بەدیلی گۆڕانکاریەکان بۆی وەسیلەیەک بۆ گۆڕانکاریەکان و بەدیلی دەسەڵاتەکان لە ڕێگەی میکانیزمێکی دیموکراسی و هەڵبژاردنە دیاری دەکرێت. بۆچی ئەمە نەبووە بە کلتور لە ناوگەلانی خۆرهەڵاتی ناوەڕاست بە تایبەت هەرێمی کوردستان بەو پێی کە لە 92 تاوەکو ئێستا چەند جارێک پرۆسی هەڵبژاردن ئەنجام دراوە؟ پێتان وایە نییە کە ئێمە بەردەوام بین دوجار دەگەینە
ئەو ئامانجەی کە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان دەیەوێت کە هەڵبژاردنێکی شەفاف و ڕاستەقینە ئەنجام بدرێتوە هاوڵاتیان نوێنەرەکانی خۆیان بۆ دەسەڵات لە ڕێگەی دەنگەکانیان دیاری بکەن. مەبەستمە بزانم کە ئەوە هاوڵاتیانیش بزانن کە ئێمە ئەگەر بێت و کۆڵنەدەین دوجار ناتوانین کە ئەم جۆرە هەڵبژاردنەی کە زۆرینەی هاوڵاتیان دەیانەوێت ئەم جۆرە ئەنجام بدەین، یاخود ئەو جۆرەی کە بەشێک بیری لێ دەکەنەوە کە پێی تووشی نائومێدی بوون؟ وەڵام منیش تەمەنایەوە دەکەم ئەو شتە هەبی، بەڵام پێم وانییە ئەو دەسەڵاتە جێی دیموکراسی هەرکەڕە، دیموکراسی لەکنەوانە هەرنیە نییە، یعنی ئەوانە نازانن دیموکراسی چییە. نەخۆگەر بە دیموکراسی بری ئەمە هەزمان لێرە دەسەڵاتی دەسەڵات بکرێ، وەکە دەسەڵاتی دەسەڵاتی نەکرێ حکومەتی باش بجێڕن، ئەمە کوردینەوە هەر عزمان لێ کەسێکیوە حکممان بکە با هەرچێبی یەکێتنیبی پارتیبی عیزدانە عیزبی شوعیبی هەرچێکبی ئیسلامیبی بەس کەسێکی تازمی، یعنی ئیشێکی تازی کەرەوە میلەتێ. بەڵام ئەمە 28 ساڵە بێکارەباینە، 28 ساڵە دستانە خەڵک هاواری کیلۆ بەرمینە نەفتەچی، 28 ساڵە دارگاکانمان لەژێر هەیمەنەی عیزبدا کۆنتڕۆل کراون، یعنی کەسێکی هەژار ئەگەر مشکلەیەکی هەبی لەگەر دەسەڵاتدارێکی ئەو کەسە هەژارە هەرسەوتایە، یعنی هیچ ئومێدە لەو دەسەڵاتەی بەدی ناکرێ لە غەیری گۆڕینی ئەویش نازانم بەس میتانیزمی هەڵبژاردن پێم وانییە بگۆڕێت. سپاسامەکەم. باوکی ڕزگار، تەنها دوو ڕێگە هەیە بۆ گۆڕانکاری، ئەویش ئەم ڕێگەیان ئەهوەنترەوە ڕێگەی کە زۆربەی وڵاتان پشتیان پێبەستووە، ئەویش ڕێگەی دەنگدانەوە. ئێستاش لە هەموو وڵاتان هەر ئەم جۆرە پێڕەو دەکرێت. ڕێگەی دیکان ڕێگەیەکی توندوتیژە و کوشت و کوشتاری لێ دەکەوێتەوە. وڵاتانی ناوچەکە دەبینین بە تایبەت سووریا کە زیاتر لە 350,000 کەس لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بوونە قوربانی بۆ پێویستیان کە گۆڕانکاری لە ڕێگەی سەربازی و لە ڕێگەی هێزەوە بکەن، لە ڕێگەی منطقی هێزەوە بکەن. هاوڵاتیان بۆچی ئێمە هان نەدەین کە باوەڕیان بە پرۆسەی دیموکراسی بمێنێتوە، نائومێد نەبن، بەڵکو لەم ڕێگەیەوە بگەینە ئەنجامێک؟ ئێمە باوەڕمان پێ هەیە، هاوڵاتی هەمووی باوەڕی پێ هەیە، بەس دەسەڵات باوەڕی پێ نییە. ئەوەی کە ئەو هەموو کوشت و کوشتارش ڕوودەدا لەو وڵاتانەی بۆ سووریا زەنمونە هێناوە، ئەوە دەوڵەتە هێزەکانن دەیانەوێ ئەو خەڵکە لەناو نەخۆ ئەگەر ئەوە تەدەخل نەکەن ئەو دیکتاتۆرانە بەرگەی زەماوەڕ ناگرن. بەڵام ئەمریکا، رووسیا، لەلای ئێران هەمووی هەوری ئەوە دەدەم خەڵکەکەی لەناو ببەن. هیچی دیکە لە گۆڕنیە بەس کوشتنی مسلمانان بە مسلمانانەوە ئەوانیش سەیر بکەن و چەکەکانیان پێ ماساکەنەوە، ئەو سیارانەی درستی دەکەن بە سیلای خۆ دەیسوێنن، خەڵکی لەناو دەبەن پارەکەشی وەردەگرن و دەیخۆن و پێشمان پێ دەکەنن و ئەمەش لە دیار گەمەی بەرشلەوە ڕیادیوان دادەنیشن. بەڕاستی ئەمە هەر ئەوەی عەقڵی مە هەر لۆەوەی باشەوان پێمان پێ بکەن. بەڕاستی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان باوکی ڕزگار لە هەولێرەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. بەڕێزان، بەدیلی هەڵبژاردن بۆ گۆڕانکاری پرۆسەیەکی زۆر قورسەوە هیچ یەکێک لەو هێزانەی لە هەرێمی کوردستان کە بەشداری پرۆسی هەڵبژاردنەکان دەکەن باوەڕیان پێی نییە، بۆ پێی کە دۆخی ئەمنیتیایدا و ژیانی هاوڵاتیان دەکەوێتە مەترسی و ئەویش ڕێگەی تونند و تویژیەوە هەموو هێزەکان باس لەوە دەکەن کە باوەڕیان بەم جۆرە ڕێگەی نییە بۆ گۆڕانکاری. بۆیە دەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک پێشتر ئاماژەم پێ کرد نابێ نائومێد بن و دەبێ بە گوڕوتینەوە و دەبێ بە حەماسەتەوە هەوڵ بدەن بڕۆن سەردانی تۆماری دەنگدەران بکەن بۆی کە بزانن ناوەکانیان لە بنکەکاندا هەیە بۆ ئەوەی کە لە ڕۆژی هەڵبژاردندا بەشداری پرۆسەیەکی وەها گرنگ بکەن بۆی کە لە ڕێگەیەوە ئەوەی کە دەیانەوێت نوێنەرانی خۆیان بنێرنە پەرلەمانەوە. کاک حەمەد لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک حەمەد فەرموون. بەڵێ کاک حاجی عەزیز لە ڕانیەوە لەگەڵمانە. فەرموو کاک حاجی. کاک کارزان، ئەوەی کە من تێبینیەکەم بێهیواکردنی خەڵکە لە هەڵبژاردن، یعنی ئەوانەی کە پەیوەندی دەکەن هەمووی وەکو عەملێکیم دێتە بەرچەوان کە بڵێن مەچون بۆ دەنگدان.
زۆر باشە. لە العالەوە بەو شێوەی. کاک حاجی بەشێکی زۆریش لە هاوڵاتیان هێشتا ماون کە بڕوان بە پرۆسەی هەڵبژاردن هەیەوە بە حەماسەتەوە دانەوێت بستنە سەر سندوقەکانی دەنگدان وە گۆڕانکاری لەم ڕێگەیەوە بکەن. سەرنجتان چییە لە سەرمانە؟ بەڵێ دەبێت ئەمە زۆر بە حەماسەتەوە بچین بۆ ئەوانەی کەنای خۆمان ببینەوە بچین دەنگ بدەین و کاکە غاندی و ماندێلا ئەو شۆڕشەی مەدەنیان ڕاگەیان کاکە خۆت سەردەمەکەی لە ئێستا باشتر نەبوو. ئەی بۆچی بەشێک لە وڵاتیان بەم جۆرە ناومێد بوون بەشێک لەو پەیوەندیانی پێشتر کە پەیوەندیان کرد جۆرێک لە ناومێدیان پێوە دیار بوو. سەرنجی بەڕێستان چییە و ئەو بەڕێزانی دیکەش کە هێشتا بە حەماسەتەوە ڕۆحی دەنگدان لە ناخیاندایەوە دانەوێت لە ڕۆژی دەنگداندا بڕۆن و بەشداری لەو پرۆسەیەدا بکەن؟ کارزان بەڵێ پەیوەندی بەوەیە بۆ دەسەڵاتداران ئەوانەی کە دەستیان دەڕوازیاتر ئەو عەملەی بڵاو دەکەنەوە بۆی خەڵک سار بێتەوە نەچی بۆ بڕوای بە دموکراسیەت نمێنی بڕوان بە ئازادی و بە سندوقی دەنگدان نمێنی بۆی تووشی چەکداری ململانی شتی خوانەخواسە شتی لادرا و ئەو شتانە ئینشەڵا بۆ شێوەیە ناردوە. دیدگایەک هەیە کاک حاجی عەزیز باس لەوە دەکات کە دەسەڵات لەگەڵەوەی کە دەنگدەرانی هێزە ئۆپۆزیسیۆنەکانیان تووشی جۆرێک لەم بەشێک ئەمیش هەمووی ناومێدی کردووە لە هەمان کاتدا لە ڕێگەی ڕێخستنەکانی خۆیان وە لە ڕێگەی خۆیانەوە هاوڵاتیانی خۆیان هاان دەدەن و یاعازیان دەدەن بۆی کە بەشدارێکی گۆرم و گوڕ لە پرۆسی هەڵبژاردنەکاندا بکەن بۆی کە ئەو بەرەی کە خۆی بە بەرەی چاکسازی ناودەبات و هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە هەڵبژاردنەکاندا بەشدارینەکەن و بە ڕێژەیەکی زۆر کەم بێنن و شکست و سقوت بەم پرۆسەی چاکسازی بێنن. سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ کارزان ئەمە گەبڵین کارزانەکەمە ئەکە نەچین بۆ دەنگدان دەبێت حیزبە مەعارەزەکان پێشەوای منە ئەوڕۆ دەبێت ئەوان بڕیاری ئەوەی بدەن بڵێن کاکە مەچون بۆ دەنگدان دەنا ئەمە نابێت لە خۆ خەڵک سار بێتەوە نەچی بۆ دەنگدان. زۆر باشە. دەست خۆش سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک حاجی عەزیز لە ئەڕانیەوە سپاس بۆ سەرنجەکانتان. بەڕێزان بەشێکی دیکە لە هاوڵاتیان هێشتا باوەڕیان بەوەیە کە دەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەرم و گۆڕیەوە بەشداری پرۆسەی هەڵبژاردنەکان بکەن و لە ڕۆژی دەنگداندا بڕۆن نوێنەری خوان هەڵبژێرن لە سەر سندوقەکانی دەنگدان بە حەماسەتی هەڵبژاردنەکانی ڕابردووە بۆ پێی کە چەند هەڵبژاردنێک پێش ئەم هەڵبژاردنێکی ئێستا لە بەردەمماندایە هاوڵاتیان کە ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکراوە ئەم ڕۆژەی کە هەڵبژاردن تیایدا ئەنجام دەدرا وەکو بۆنەیەکی وەکو مەوسیمێکی زۆر خۆش سەیریان دەکرد و لەو ڕۆژەدا بە گەرم و گوڕی و بە حەماسەتێکی زۆرەوە بەشداریان دەکرد. ئەمەش جۆش و خۆشێکی لە ناوناخی تاک و هاوڵاتیاندا دروستکردبوو کە لەو ڕۆژەدا سەردانی بنکەکانی دەنگدانیان دەکرد بەڕاستی چێژێکی زۆر تایبەتی هەبوو پێویستە هاوڵاتیانیش لە هەڵبژاردنەکانی داهاتوودا بە هەمان شێوە بەشداری بکەن. کاکێرش لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو کاکێرش. الو دەفرۆشی بەرنامەکە لێکم کاکەزان زۆر سپاس بۆ بەڕێستان. وڵات بەنسبەت دەفرۆشی تەوەرەکە لێکم بەنسبەت دەنگدان بەڕاستی دەنگدان بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوروپا بۆ وڵاتە دیموکراسیەکان دەبێت بەڵام کوردستان و پرۆسەی دەنگدانیان نەوتۆ کاکە. بۆچی کاکێرش؟ مامۆستایە پێ دەڵێم لە کوردستان پرۆسەی دەنگدان نەکرێ هەر چۆن ئاوا وابڕا بۆچی؟ لەبەرەوەی ئێمە بەڵگەمانێ ئەوە دەیانجا هەڵبژاردن بکرێی پارێزگای ئەوە ئەبینی هەر حەز بە دەستەڵاتدارەکان هەر مافیەکانە دەرێتنەوە کاکە ئەم حەز بە ئۆپۆزیسیۆنەکانش بەداخەوە چەند شەش حەزبی ئۆپۆزیسیۆنمانەیە کەسانێک ناگرنەوە کاکە هەر من داواکەن ینی گۆڕانە کۆمەڵانەوەی نوێیە بەرهەم ساڵحا کاکە هەموو یەک بگرنەوە ببنە یەک پاکێز یەک ئەوە یەک پرۆسەیەکتان هەبێ بەرامبەر بە ئەم حزبی دەسەڵات و گەندەر و مافیانەکە هەمووان نەزانین دەنگدانی چی پێتان بڵێم کاکێرش سەرنجەکانت ڕوونن هەروان یەکەمە بنەوە کاکێرش سەرنجەکانت ڕوون گوێ لە برای خۆت بگرە ئەگەر بێت و هاوڵاتیان باشداری پرۆسەی هەڵبژاردن نەکەن بەتابێت لە ئەنگرانی و هێزانەی کە خۆیان بە بەرەی چاکسازی ناو بردووە پێتان وایە هیچ گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستان بەتایبەت لە سیستەمی حکومڕانی و شێوازی حکومڕانی
ئەنجام دەدرێت یاخود هەر بەم دۆخەی کە ئێستا هەیە کە ئەو نییە کارەبانیە ئەمە ئەفڵ ئیمانە پێتان وانە کە واجبە وڵاتیان هەر بەشداری پرۆسەکە بکەن ئەلو کاکەزان بەڵێ فەرموو کاکەزان فەقەڵ بژاردن دیکەش بکرێتەوە دۆخی کوردستان وەک ئێستاکەیە هەر حزبی دەسەڵات پارتی بەشێتی دەرەچێت پارتیەکەم بەشێتی دووەم ئەوان لە بینی خۆیان کورسیان دابەش کرد کاکە چەندا کۆبوونیان کردو لەم ماوەیە کورسی خۆیان لە بینی خۆیان دابەش کردو ئەو هەڵبژاردنەکرێت و ڕۆتینیەکە من چییە یعنی من باشتریشت ئەڵێم بۆ حزب ئۆپۆزسیۆنەکان چەند حزبمانەکە گۆڕانە کۆمەڵە پێشتر داوامە کرد کە حزب ئۆپۆزسیۆنەکان هێزی چەکدارانە بە کاکە هێزی چەکدار بەرامبەر بە هێزی چەکدارە خوێنێ هێزی چەکدار بەرامبەر بە هێزی چەکدار هیچی پێ ناکرێت ئەوە چەند ساڵاغا ڕۆیشت هەر ئاوارڕە بۆیە من داوام لە کۆمەڵ کردو لە گۆڕان کردو پێشتریش کاکە هێزی چەکدار دروستکەن بە هێزی چەکدار بەرامبەرەکە ئەتوانی سەرنجەکانت ڕوون ئەگەر بە هێزی مەدەنیش کاکەوە کاکازان ئەگەر بە هێزی مەدەنیش بتوێ چاکسازی لە کوردستان بتەسپێنی ئەبێ ئەو پێنج حزب ئۆپۆزسیۆنە گۆڕانە کۆمەڵ گوتوانەوەی نوێ بەرەو ساڵح ئەبێ هەمووتان یەک بگرن یەک پادێکتانە بێت بیش بۆ حزبە یاڕۆ لە پەرلەمانە بەیەک پاکێت بەیەک لز بەیەک قەوارە یعنی هەر ئاوا بکەن ئەمە باشترین گۆڕانکاریە بۆیە من داوا لە سەرکردەکانەکەم مامۆستا عەلی بافیرە یعنی هەموو سەرکردە حزب ئەوانی کە ڕەکەنێک بۆ ئەم بابەتە کاکێرش هەمووتان کۆ ببنەوە کاکە یەک پادێکتانە بێ یەک بەرنامەتانە بێ بۆ هەڵبژاردنەکان لە کاکە بەیەک قەواردا بەزین دیش بە پارتی بێشێتی ئەوە بە کوردێکێتی ئەوە گۆڕانکارە کاکە لە کوردستان هەتا 100 ساڵ دیکەش بڕۆ هەر ئاوایە بەرنامەکەی اینجا خەڵک بچێ بۆ هەڵبژار خەڵک بۆ ناومێت بۆ لە بەرژاردن هەڵبژاردن کاکە ئەوەیە مەسەلەکە خەڵک بۆ بەرژاردن ئەزانێ مەسەلەکە تێ خەڵک لەو سەری دێتەوە کاکە ئەو ما کوردی ئەو کاکێکی زیاوین کۆ خەڵک لازیەکە ناتوانێت نەزانێ دایان هەڵبژاردن دیکە کرا هەروە بووە هەروە چێ بێت تا 100 ساڵ دیکەش دنیا بە هەتا 100 ساڵ دیکەش ئەگەر کوردستان ئاوا بێ بەم شێوازی ئێستاکە هەڵبژاردن بکرێت ئێستا چۆن هەروە خۆیە بێت زۆر باشە کاک هێرش ئامانشت لە کۆی قسەکان بە دوو بابەتی گرنگ کرد ئەویش یەکێمیان کە دەبێ هێز ئۆپۆزسیۆنەکان چەکیان هەبێت ئێمە نمونەمان هەیە لە وڵاتانی دراوسێدا ئەو هێز ئۆپۆزسیۆنانی کە چەکیان هەیەوە دامی چەک دەکرێن لەلاەن وڵاتانی زلهێز و هەرێماتیەوە و دەبینین نمونونەکان چۆنە جوانترین نمونەش سووریا کە هێز ئۆپۆزسیۆنەکان چەکیان هەڵگردژی دەسەڵات وە نمونەیەکی زۆر وازەها کەواتە ئەم ڕێگەیە سەرکردەی ئەو هێزانەی کە هێرش ئەمە ڕێگەی یەکەم ڕێگەی دومیشانەوەی کە بەڕێستان ئەوەی کە ئەمن دەمەوێت هەروەکو ڕوونکردنەوەیەک ئەمە بۆ تۆوە بۆ ئەو بینەرە بەڕێزانی کە ئێستا گویان ئێمەوە بەرنامەکە دەبینن کوردستان وەکو سووریا کوردستان جیاوازە لایەنی جوگرافی هەرێندەکەی سووریا کاکە چەندین بەرەی تیرۆریستۆک بەرەی نووسرە و ئەوانە تەحەدای هەموو کەسێکە نە لەگەڵ کوردەکەن لەوێ نە لەگەڵ حکوومەتی سووریا دوام شت لەوێ کاکە نەوتە دەیان وڵاتی گەورەی زلهێز وەکو رووسیا وەکو ئەمریکا وەکو ئێران دەستا خسۆتە ناو رووسیا پشتی ڕژێمەکە یەگرن پشتی بەشار ئەسەد دەگرن کاکە بەهیچ ناڕوخێ نایانێ ئەو ڕژێمە بڕوخێ فەرمە وەکو ئێران وەکو رووسیا لە پشتی بەشار ئەسەدی سەرۆکی وڵاتن بزانم کوڕێ پشتی بەعار بدە نەخێر بۆیە دەیان لەوێ دروست بووە شێوازی کوردستان با نهێنینەوە بۆ نمونەوەکو سووریا بەڵێ لێرە جیاوازە کاکە لە کوردستان شێوازێکێ ئەتوانی بکرێ بەڵێ بە شێواز بەکداری بەڵام بە سووریا بە شێوازێکێ باوەڵانە و نمونێت دەمەوە کاکێرش گوێ لە برای خۆت بگری سوپاس دەکەم بەشێک لەو هێزە ئۆپۆزیسیۆنانە باس لەوە دەکەن ئەگەر بێت و بەم جۆرە بێت کە منطقی هێز بەکاربهێنرێت هەمان نمونە دووبارە دەبێتەوە چونکە ئەوان باوەڕیان وایە ئەوەی کە من لە بابەتەکان تێبگەمەوە تێگەیشتبم باوەڕیان وایە کە هێشتا مامەڵەی وڵاتە زلهێزەکان و مامەڵەی وڵاتانی هەرێماتیش لەگەڵ ئەم دوو هێزەی هەرێمی کوردستانە بۆیە لە ئەگەری ڕوبەڕبوونەوەیان بەم جۆرەی کە بەڕێستان باسی دەکەن لە ڕێگەی منطقی هێزەوە ئەوە بەڕاستی وەزعەکە دەشڵەقێەوە بەڕاستی گۆڕانکاری لەم ڕێگەیەوە ئەنجام نادرێت و وە سووریایەکی دووبارە لێرە دروست دەبێتەوە ڕێگەی دومیشان بەڕێستان کە باس لەوە کرد کە هەموو ئەو هێزانەی کە خوان بە بەرەی چاکسازی دەزانن لەسەر کەوڵی بەرەی چاکسازی و لای خەڵکی فەقیر و هەژار دانەوێت دەنگ کۆبکەنەوە بۆچی نابن بە یەک دەنگ ئەمان دەتوانن لە پەرلەمانی کوردستان دواتر یەک لیست پێک بێنن وە چەند ڕێگەیەکی دیکە هەیە بەم ڕێگەیە دەتوانن ئەوان دەنگەکانیان یەک بخەن سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان ئەمە بابەتێکی قوڵە
باوکی چێمان لەگەڵا باوکی سۆمالێکەوە باوکی سۆما ئەم کاتەوە باش مامۆستاگیان هەموو کاتێکتان باش دەستخۆشی تەوەرەکە لێکم ڕێز و خۆشەویستمەیە بۆ سەرجەم کارمەندانی کەناڵی کۆمە زۆر سپاس بۆ بەڕێستان سەرنجی بەڕێستان چیە لەسەر تەوەری بەرنامە تا چەند گرنگە وڵاتیان سەردانی بنکەی دەنگدا بەڕاستی زۆر گرنگە سەردانی بنکای تۆماری دەنگداران بکەین بەڵێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان پرۆسیان توژاردن لەلایەن ئەم دەسەڵاتەوە زۆر ناشرین و سەقەت کراوە زۆر بەداخەوە وەختێشەکەم ئێمە هەمومان کوردین ئۆپۆزیسیۆن و هێزی دەسەڵات هەمووی کوردە و برای یەکەوە هەمووی خاوەنی خەباتی خۆیەتی هەر کەس بە پێی خۆی بەڵام بەداخەوە ئەمانە بۆمانەوە لە دەسەڵات ئەنابەر بۆ دەرگزین بۆ ساختەکاری و بۆ تەسویرکردن پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان زۆر ناومێدووە لە دەنگدان و پرۆسیە بژاردن من لەگەڵ قسەکانی کاگێرشتا هاوسام یعنی دەستخۆشی دەکەم و بەڕێزە لە هەولێرە قسەکانی زۆر جواب بۆ چوونەکانی لەم هەرێمەیە ئەگەر هێزت نەبێ هەموو جاری ئامادەکانتە دزن بە ئاشکرا تەزویرە دێکن برای شیرنم هەر بە ئاشکرا بە بەرچاو چاودێرەکانەوە داکانتە زنەی بن خەڵی کێ چوار جاردانەدا سێ جاردانەدا بۆ من دڵیام هەموو جارەوە بە دەنگدان دەبێتن داری دەسەڵات ئەگەر ئەم ساختەکانیان بۆ نەکرێت دڵنیا کە کۆمەڵی ئیسلامی دزنەوەی گۆڕاز زۆرینەی پشتەکانی پەرلەمان بەدەستێنن بەڵام هیوادارم لەمە بشارنیا بتوانن ڕێگری بکەن لە ساختەکاری تەزویرکردن بۆ دەست ئەم ماکار نەجاتمان دەستخۆشی بۆ تەوارەکە سەرکەوت سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان باوکی سۆما سپاس باوکی هیوا لە سەی سادقەوە لەگەڵمانە باوکی هیوا بەر لەوەی کە بەڕێستان قسە بکەن من بە پرسیارێک لە بەڕێستان بکەم بۆچی ئێمە ئەم جۆرە نەکەین بە کللتورکە لە ڕێگەی سیستمێکی دیموکراسی و هەڵبژاردنەوە حماسەت و گەڕوتینێک بە ئەندامانی خۆمان بدەین بۆ ئەوەی گۆڕانکاری لەم ڕێگەیەوە دروست بکەین بۆچی هەر زوو بەشێک لە وڵاتیان ناومێت بنووە وەکو ئەم پەیوەندەی پێشتر کاک هێرش بیر لە منطقێکی دیکە بکەینەوە کە گونجاو نییە لەگەڵ واقعی ئێستای ناوچەکە بە تایبەت هەرێمی کوردستان پێش هەموو شتێ بە ناوی خۆی پەروەردگار سپاس باوەڕێزم هەیە بۆ کەناڵەکەتانە بۆ هەموو پێشکەشکەری بەرنامەکەتان سپاس داوای لە برنی دەکەم تۆ بێنم ناتەواوە نەخۆشم مەگەری تازە سپاس دەکەم بەڵام بەزانی چۆنە برای بەڕێزم کۆمەڵ و گۆڕان و یەکگرت و نەوەی نوێ و جەماعەتەکەی بەرهەم ساڵە هەر هەمووتان لەگەڵێکا ڕاست ناکەن داوای لە برنی دەکەم کە ماوە فەرموون ئاساییە حتا ئێوارێ 100 ساڵی تر ئاوا لەو پێشێ بڕۆن هەر پارتی تەوا من یەکێتیم من ئەندام وەکو ئەندامێکی قسە لەگەڵاکەم بەڵێ حتا وەکو ئێوارێ 100 ساڵی تر لەم پێشێ بڕۆن ئێوە هەر ئاوا بڕۆن هەرێکێتی و پارتی دەرەچن پارتی یەکەمە بێ یەکێتی دووهەمە بێ لەبەرەوەی ئێوە کاتێکە ئەم سەرۆکی هەرێمە بەسەر چوە تەواو بەڵێ یەک کەسان خیرەتان نەکرد یەکێدان بۆ سەرۆکی هەرێم گۆڕان خیرەتی کرد سەرۆکی هەرێمدانێک کابراایکی دەنا بەپاڵ لێ خوڕن لەسەر ئەو هەموو دکتۆر و لەسەر ئەو هەموو کوڕە گەنج و لەسەر ئەو هەموو خەڵکە زیرەک و عاقڵ و خوێنەوار و دەرچوی زانکۆینا محەممەد ڕەحیمی دانەکەوێ بەپاڵ بێبەڕێەوە دێگەی برای بەڕێزم یەکێکتان خیرەتان نەکرد سەرۆکێکی هەرێم دانێن سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی ماوە کە ماوەی بەسەرچوو هەروازینێنا لە کورسەکەی ئیسی هەر چاوەڕوانی ئەوەیە کە بچێت لەسەر کورسێ شکاوەکەی باش باوکی ئەچێت لەسەر کورسێ شکاوەکە ئەبێ هەموو تا سەیریگەن دەنگدان نیش بچین بۆ دەنگدان نەچین بۆ دەدان خەڵک بچێ خەڵک نەجێ هەر وەکو خۆی وایە بێسوودە لەبەرەوەی ئێوە باوەڕتان بەیەک نییە ئێوە ناو خۆتان ڕێ ناکەون نەت ئێوە باوەڕتان بە گۆڕان هەیە نە گۆڕان باوەڕی بە کۆمەڵ هەیە نە کۆمەڵ باوەڕی بە یەکگرتوو هەیە یەکگرتوو باوەڕی بە نەوەی نوێ هەیە نەوە ئێوە هەمووتان ڕقتان لە نەوەی نوێیە نەوەی نوێ کابراایەکە خۆ من نەدەنگی پێم بەخوا هەزار ساڵ خۆیان ڕێدەنگی پێ نام بەڵام با من پرسیارێک لە بەڕێستان بکەم باوکی هیوا کە گوێ لە دەنگی من بێ باوکی هیوا ئەم هێزانە سیاست دەکەن ئەم هێزانە دەتوانن بەر لەوەی کە بستنە پەرلەمان یەک لیست پێک بهێنن و دەتوانن لە ناو پەرلەمانیش ئەم بەرەی چاکسازی کە دەستیان داوەتەیە یەک لیستێک پێک بێنن وە پرۆژە یاساکان لەوێ یەکلای بکەنەوە بۆ گۆڕانکاری لە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان ئەوان دەوێت بەم شوێنەیە بەم شێوەیە لە ڕێگەیەکی دیموکراسی و پرۆسەیەکی هێزی منطقەوە دانەوێت گۆڕانکاری لە سیاسەتی وە لە حکومڕانی هەرێمی کوردستاندا بکەن
باوکی واگەر بێت و بەم جۆرە نەبێت لە ڕێگەیەکی دموکراسی نەبێت کللتوری هەڵبژاردن لە ناخی تاکەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان وەک بەشێک ئەگەر بێت و ئەم کللتورە لە ناخیاندا نەچێنین لە بری ئەم کللتورە کللتوری شەڕ و تیژی کوشت و کوشتار ئەوەی کە لە وڵاتانی دراوسێ دەبینین پێتان وانییە جێگەکەی بگرێتەوە کامیان بۆ ئێستای هەرێمی کوردستان گونجاوترن من ئەزانشی لەگەڵ تێبینەکانی جەنابتان بەڵام ئەزانی چۆنە یەکشتی هەیە ئێمە هەمومان لەو واقعا گەورەبووین ئێمە هەمومان لە واقعی قاڕی ئاسیا شەرقی ئەوسەد کوردستان عێراق گەورەبووین تۆ سەیری کە شتەی شیعەکان کە شیعەکان ناو خۆیان لە ڕێ ناکەون ئێمە ناو خۆمان لە ڕێ ناکەوین ئێوە خۆتان ناو خۆتان لە ڕێ ناکەون ئیتر چاوەڕوانی چی ئەوەکەن ئێوە دەزە دەخڵان لە پارتی یەکێتی بسێنن پارتی یەکێتی وەکو مەسەلەی پارتی وەکو مەسەلەی پارتی مەناعەتی نێت لەمانەوەی خۆی و بنەماڵە و بنەماڵە هەرچی شت وارە دنیا هەرچی شت وارە دنیا لە شی ناشینی مەسە کوردایی هێنێک کە هێناوەتی بەسەریشە باوکی وا من پێوانیە چیان بەسەر کوردانەیە ناوە هەر لە ئەژغە تاڵەکەەوە هەتا وەکو ئاگات ئەمڕۆکە ئەوەی بەسەر کورد هاتووە مەگە هەر بەسەر ئێمە هێنابێ ئەمانە تێگەی بەڵام ئێوە زانینشی ئێوە یەک شتان خراپە بەڵێ منی لەگەڵا من بە حیاتی لەگەڵ کوشتار و شەڕ و ئەم سەلاسلان شکا لەبەرێ من شەڕی ناوخۆ هەر لە یەکەم فیشەکی شەڕی ناوخۆ بەژاریم لێکتیا کردووە هەتاوە بۆ دوای سیوێکی ئاب و دوای ڕێکەوتنەوە هەرابەزم بەڵام بەشەڕ و بە کوشتار منی لەگەڵتان ڕازە فەرمیشتێک ناکرد هاوڵاتی دیکە لە سەر هێڵی پەیوەندیم سوپاس بۆ سەرنج و تێبینەکان کاتی باشم پێدای بەڵام لەسەرەوەی کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان خۆیان لە نێوە خۆیاندا ڕێک ناکەون من نازانم بەڕاستی ئەوان لەسەر چی ڕێک ناکەون جگە لەو مافەی کە لە دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەوان بەدەستیان هێناوە شتێکی وا نەماوە کە ئەوان لەسەری ڕێک نەکەون ئەوان وەردەوام پاڵپشتی یەکتریان کردووە لە پرۆسەی هەڵبژاردنەوە لە پرۆسە دیموکراتیەکاندا بۆی کە هەرێمی کوردستان بە ئاخارێکی باشدا بڕوات کاک ڕێبوار لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک ڕێبوار فەرموون کاک ڕێبوار کاک جەلال لە بازیانەوە لەگەڵمانە کاک جەلال فەرموون بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە تا چەند گرنگە وڵاتیان سەردانی بنکەی دەنگدەران بکەن بۆ ئەوەی کە دڵنیا بن ناوەکانیان هەیە لە تۆماری دەنگدەران یاخودان ئەم کاتتان باش کاکە هەموو کاتێکتان باش کاکە دڵخۆشی لە بەرنامەکەتان و لە کارمەندانتان سەرجەم دێ جیاوازی زۆر سپاس بە بەڕێستان بەڕێزان گرنگی سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران بکەن گرنگەکەی گرنگە بەڵام ئایا منێکی دەنگدەر چ ئومێدێکم مابێ کە کاتێ من دەنگێکم بەر لایەنێک لە لایەنەکان دابێت و دەنگەکان دزرابێ تا ئێستا نەزانم دەنگم بە چ کاتی تێکداوە لە حیزبەکەمە و نازانم حیزبەکەم دەنگەکەی منی چۆچۆنی دراوە یان ئەو حیزبە هەر خۆشی نازان دەنگەکەی من بۆ چۆ و ئاراستەی چێکراوە و شێ کە بەخۆی نەزانیوە دەنگەکەی بۆ چوو ئەمە یەک دووش بەڕێزان ئەم حیزبانە ئەو قسەی برایی کە یەکێتی کردی بەڕاستی من لەگەڵیان سەد حیزبە مەعارەزەکان خۆی زۆرن ڕاستەیە بەڵام بۆرن لەگەڵ زۆری بۆریان نیم لەگەڵ کەم و پوختیان لەگەڵ پوختی و کەمیان بە جورئەتەوە خۆپشاندان بکەن سەکردەکانی ئەوەیانەی کە مەعارەزەن کاکە خۆپشاندان خۆ من ناڵە پەلامەر بنکەکانی یەکێتی و پارتی بن هیچ هەر بە شێوەیەکی ماوەسانی بەڕێز کە چۆن خۆپشاندان دەکەن هەر بە شێوەیەکی هێمنانە و لەسەر خۆ هێزاندەکانیش حیمایەتی تا بکەن خۆپشاندانێکی فراوان بکەن سەرجەم بۆی ئەوان جورئەتی ئەوەکەم بۆیان دەبکەی کە بە جورئەتن دوو بۆیان دەبکەی کە قەباری ئەوە زۆر بەهێز و گەورەیە کە بۆیان دەبکەی کە چایان بشکێنن چایان بسڕنەوە کە ئەوان ئێوە چین و ئەوان چین بەڵام دڵنیا بە ئەوان بە زەبری پارە و درۆ ماونەتەوە بە زەبری هێزی عەسکەری ڕاستە ئەو برادەرە قسەیەکی جوانی کرد لەگەڵ سونوتیژیان منیش لەگەڵ سونوتیژیان نیم من لەگەڵ ئەوانێ خوێنی لوتی یەک مناڵت هەر لە ئافرین هەر لە کرماشان هەر لە دیاربەکر هەر لە سلێمانی و لە هەولێرا بڕژێ من لەگەڵ ئەوان نیم خوێنی کورد بە دەستی کورد بڕژێ بە هیچ شێوەیە قەراری قەتعیەن بەڵام من لەگەڵ خۆپشاندانی مەدەنیان برای بەڕێزم مەعارەزە یەک نین ڕاز نین تاق نین لەگەڵەکە من لەگەڵ بۆچوونەکانەوە بەڕێزە بەڵام هیوادارم سەکردەکانی گۆڕان یەکگرتو کۆمەڵ دکتۆر بەرهەم نەوەی نوێ من تا حدێک خەم پێی نییە چکە نەوەی نوێ ئاراستەکراوە ئەگەر ئاراستەکراوانە بێزەحمەت بە ئەو قەرزانەی باتەوە ئەو کاتە لەسەر دەستپاچی خۆی و لەسەر ئەوانەی کە قەرزەکان خەڵک مقابلەکەی کەوا قەرزەکەم بۆ دکتۆر بەلا ئەو کاک جەلال لە من دەبێت پرسیارێک لە بەڕێستان بکەم
لەگەڵ چی ئەم هێزانە هەریەکان لەسەر جۆرێک لە ئایدۆلۆژیا و بنچینی دروستبوونەکان جۆرێک لە ئایدۆلۆژیا بۆیە بەر لە هەڵبژاردنەکان بۆ پێی کۆمەڵک شعاری جیاواز بەرز دەکەنەوە و کۆمەڵک دروشمی جیاوازیان هەیە ئەم هێزانە ناتوانن زۆر جار بەر لە هەڵبژاردنەکان ببن بە یەکێز بەڵام دەتوانن لە دواتردا لەناو هۆڵی پەرلەماندا یەک لیست و یەک فراکسیۆنی پێک بێنن بەڵام قاعدەیەکی تر هەیە بەڕێستان کۆتا پەیوەندی ئەم بەرنامەیە دەبێت پرسیارێک لە بەڕێستان کەم و زۆر بە کورتی وەڵام دەنەوە وەک هاوڵاتیەکدا قاعدەیەک هەیە کە ئەخەف الضەرەرەین ئەگە بێت و دوو زەرەر لە پێش بە یەکیان بچووکێکیان گەورە بەناچاری دەبێ بچووکەکان هەڵبژێرین بەناچاری نابێ ئەم جارش بەشداری لە هەڵبژاردنەکانی ئەم جاری هەرێمی کوردستاندا بکەین چونکە ئەگەر بێت و بەشداری نەکەین ڕاستەوخۆ زەرەرە گەورەکە زیاتر یەخەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەگرێت زوو بە کورتی وەڵام دەیتەوە سپاس دەکەم بەڕێزان من دەستخۆشی لە وەڵام پرسیاری جان دەکەم من وڵام دەیەمەوە بە صحیح بەڕاستی خەڵک بۆچی ناومێت بووە خەڵک بۆ ناومێت بە بە قوربانەوەکەوە دەنگدانێکی پەرلەمانی عێراقیدا هیچ ئومێدێکی نەبەخشی بە دەنگدەری کورد لە پارتی لە یەکێتی لە ئێستا یەکێتی پارتی قەباری خوا نەزانن ناوێرن عەشکرایکەن ئەمە یەک بەڵام عەرزەکانیش هەماکاتە بۆ خۆپیشاندان ناکەن دژی ئەوەی کە دەنگدانت درا ئەمە دوو سێش ئەو گریجی دەنگدان زۆر گرنگە ڕاستە دەنگدان گرنگە ئەبێ خەڵک بچێ ئەبێ خەڵک جوراتی ئەبێ ئەبێ خەڵک بەڕاستی بچێ ناومێد نەبێت چونکە ناومێدی و ڕەشبینی زۆر خراپە ئەو پەڕی ناومێدی و ڕەشبینی بۆ ئینسان ئەو پەڕی بەڕاستی فەشەلی دەسەڵاتێتی فەشەلی ئومێدێتی من هیوادارم خەڵک بچێ بە دەنگدان و پەشیمانیش نەبێتەوە لەو دەنگەی دایەتی سپاس بۆ کاک جەلال لە بازیانەوە کۆتا پەیوەندیە مەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک بەڕێزان ژمارێکی زۆر هاوڵاتیان تێبینن لەسەر هەڵبژاردنەکەی پەرلەمانی عێراق بوو کە تیایدا ساختەکارێکی گەورە کرد ئەمە یەکەم ئەزموونی سیستەمی ئەلکترۆنی بوو لە عێراقدا بەگشتی کە ئەنجامدرا بەڵام ئەزمونێکی سەرکەوتونەوە بەڵام هەڵبژاردنەکانی ئەمجارەی هەرێمی کوردستان وانینی و بەڵکو بە شێوازی کلاسیکەکەی خۆی و لە ڕێگەی وەرەخا ئەنجام دەدرێت بەو هیوایی کە هەڵبژاردنێکی باش و ئومێدی هاوڵاتیان کە لەسەر نوێنەرەکانیان هەڵی دەستن ئومێدێکی دروست بێت وە هاوڵاتیان بتوانن بەشداری پرۆسەیەکی دیموکراسی سەردەمیانە بکەن تا بێ گەیشتنەوە لاڵقێکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم.